کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی Going back to school today, going back to school today, going back to school today, hip, hip hooray. Great to see my friends again, great to see my friends again, great to see my friends again, I cannot wait. مناڵە عەزیزەکان، جگەرگۆشەکان، قوتابیانی خۆشەویست، پاش چەند ڕۆژێکی تر دەرگای قوتابخانەکان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە. بەم بۆنەیەوە پێشەکی من پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم بە بۆنەی دەستپێکی ساڵی خوێندنی 2018-2019 و هەروەها ئیدارەی قوتابخانەی کلێڤەری ناحکومی بە بەڕێوەبەر و گشت مامۆستاکان هەموویان لە پێشوازیتاندان بۆ دەستپێکی خوێندنی ئەم ساڵمان. مناڵە عەزیزەکان، ئێمە لە پێشوازیتان داین. من پێشوازیتان دەکەم لە یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندن، بە تایبەتی ئەو قوتابیانەی کە بۆ یەکەم جار دێن بۆ خوێندن بۆ قوتابخانەکەمان، واتە دەستپێکی خوێندنیان لە پۆلی یەکەم دەبی. مناڵ عەزیزەکان، ئەو ساڵ ئێمە لەگەڵ ئێوە دەبین بە هاوڕێیەکی زۆر دڵسۆز، خۆشەویستی یەکتری، یەکترمان خۆش دەوێت، دەبێت گوێ لە ئامۆژگاریەکانم بگرن، ڕێنمایەکانمان. مناڵە عەزیزەکان، ئەم ساڵ گۆرانی خۆشخۆشتان بۆ دەڵێم، فێری گۆرانی و مۆسیقا و سرودی خۆشخۆشتان دەکەم، گەشتی خۆشخۆش دەکەین بۆ ناو هەولێر و دەرەوەی هەولێر. جا بەم بۆنێ مناڵە عەزیزەکان، دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم، بە هاتنتان دڵخۆش دەبین و هەروەها ئامۆژگاریەکشم بۆ دایکانی خۆشەویست هەیە. دایکی عەزیز، مناڵەکەت پێش ئەوەی بنێری بۆ قوتابخانە چەند شتێک هەیە پێویستە بیکەی. یەکەمیان مناڵەکەت کە لە خەو هەڵسان نانی بدەرێن. مناڵ بەزجی برسی نەیە بۆ قوتابخانە. دەست و چاوی خاوێن بشۆ، خاوێن بی، پاک بی، سەرت داهینابی، جلوبەرگەکانی جلوبەرگی جوان بی، پۆشتە بی، خاوێن بی، بۆ ئەوەی جوان دیمەنێکی جوانی هەبی کە دێت بۆ قوتابخانە حەز نەکاتن کە لەگەر مناڵەکانی دی جیاوازیان هەیە. چەند خۆشە مناڵی جوان پۆشتە و پەرداغ و خاوێن و پاک و تەمیز بی، لای هەمومان دڵخۆش دەبی. ئێمەش خۆش زیاتر خۆشمان دەوێت. ئێمە هەمومان خۆشمان مناڵەکانمان خۆش دەوێت، بەڵام ئەگەر خاوێن بی زۆر زیاتر خۆشمان دەوێت. بۆیە دایکی عەزیز، چەند تۆ مناڵەکەی خۆت خۆش دەوێت، ئێمەش هەندی تۆ مناڵەکەمان خۆش دەوێت. ئەگەر تۆ دایکی یەکەمی قوتابخانەش دایکی دووەمە بۆ مناڵەکەت. ئیتر هیوادارین بە هەمومان بتوانین مناڵەکانمان پەروەردەیەکی پاک و بێگەرد و سەرکەوتوانە پەروەردەیان بکەین. Okay, scissors, pens and ruler.
Hey, hello, hi. What's in your school bag? Hey, let's sing the song. Come on. What's in your school bag? What's in your school bag? What's in your school bag? Please show me. They are pens. What are they? They are pens. What are they? They are pens, and they're in my bag. Well, where's Maggie? What's in your school bag? What's in your school bag? What's in your school bag? Please show me. It's a ruler. What is it? It's a ruler. What is it? It's a ruler, and it's in my bag. What's in your school bag? What's in your school bag? What's in your school bag? Please show me. They are scissors. What are they? They are scissors. What are they? They are scissors, and they're in my bag. I'm going to be late. What's in your school bag? What's in your school bag? What's in your school bag? Please show me. It's a bag. What is it? It's a bag. What is it? It's a bag, and it's in my bag. Yeah! Oh, Maggie, that's crazy. You naughty, naughty bird. Right, time for me to go to school. See you next time.